لە تیمی پزیشکی دکتۆر عەبدولواحید چۆن چارەسەری ناسۆری کلێنجکە دەکرێت؟ تیمی پزیشکی دکتۆر عەبدولواحید لە تاوەری تەندروستی سمارت لە کۆمەڵەیەک بەشی جیاواز پێک دێت کە هەرێک لەو بەشانە کار لەسەر بەرەو پێشبردننی زانستی پزیشکی و نوێترین توێژینەوە و داهێنانی زانستی دەکات. یەکێک لە گرنگترین داهێنانەکانی دکتۆر عەبدولواحید چارەسەری لۆردا لە بواری ناسۆری کلێنجکدا. ناسۆری کلێنجکە دروستبوونی کیسێک یا بۆشاییەکە کە مو یا پیسی تێدا کۆ دەبێتەوە. لە تیمی پزیشکی دکتۆر عەبدولواحید بە شێوازێکی نوێ و ئاسان و بەبێ نەشتەرگەری گەورە چارەسەری ئەم حاڵەتە دەکرێت کە چارەسەرەکە تەواو زانستیە و سەلمێنراوە بە توێژینەوەی پزیشکی. ئایا هەنگاوەکانی چارەسەرکردن بەم داهێنانە نوێیە چییە؟ لە دوای ئەوەی نەخۆش لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانەوە یاخود لینکی تایبەت بە ناو تۆمارکردنەوە پەیوەندی بە تیمەکەوە دەکات، ڕێنمایی پێویست بە چارەخوازان دەدرێت و کاتی سەردانیکردنیان بۆ دیاری دەکرێت. لە دوای بینینی نەخۆش و دڵنیابوونەوە لە حاڵەتەکەی و پشکنی نەپێویستەکان چارەسەری لۆرد پێشکەشی چارەخوازان دەکرێت کە چارەسەرێکی تەواو زانستیە و سەلمێنراوە بە توێژینەوەی زانستی. ڕۆژانە و هەفتانە سەرڕای چارەسەری چارەخوازانی ناوخۆیی چەندین چارەخواز لە دەرەوەی وڵات بە تایبەتی لە وڵاتی بەریتانیا و ئەوروپا و ئێرانەوە سەردانی تیمەکە دەکەن بۆ وەرگرتنی چارەسەر بەم داهێنانەی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر عەبدولواحید کە نەخۆش ڕاستەوخۆ لە دوای وەرگرتنی چارەسەر دەتوانێت نەخۆشخانە بەجێ بهێڵێت. بەشی چارەسەری ناسۆری کلێنجکە لە تیمی پزیشکی دکتۆر عەبدولواحید ڕۆژانە لە کاتژمێری 1 دوای نیوەڕۆوە دەست بە بینینی چارەخوازان دەکەن. لە 9 دوی تاوەری تەندروستی سمارت هەر پرسیارێکتان هەیە سەبارەت بە ناسۆری کلێنجکە و تۆمارکردنی ناو پەیوەندی بکەن بەم دوو ژمارەیەوە یاخود دەتوانن سەردانی ئەم لینکە بکەن. سمارت وەرچەرخانە.